سڵاوتان لێ بخۆشەویستان گەڕام وڵاتان لە ڤیدیۆیەکی نوێدا کام جاران ریڤیو دەکەین لەوە یاریەکی کوردی نوێی کامێرەی کەسی سێیەم باشە کە تەنها یەک دیڤلۆپەر دروستی کردێ یەک کەس دروستی کردێ باشە ئێستا کەش باشین ریاکشن لە بۆ تڕەیلەرەکەی بکەین بەس پێش وەختە جەماعات کەناڵەکە بە ناوی KRD ستۆدیۆیە و سبسکرایب کەناڵەکەی بکەن و زەنگوڵە بکەن ئاڵ و لایکی ڤیدیۆکە بکەن و لە کومنتیش پێشنیارێک خۆتان بنووسن وەکو پشگیریەک لە بۆ ئەو برا ئەزیزەی باتم شەت تڕەیلەرەکەی بکەین جوانە لە بۆ سەر و عەبدەی دەبیتن و لە پەرە پێدانیش دەیە بازانی KRD ستودیۆ ماشەڵڵا لای جوانە کورد ستۆدیۆ یان کوردستان ستۆدیۆ بەڕاستی زۆر جوانە باشە جوانە دەست خۆش تاریکی ترسناکی پێوە دیارە لێکوانە جوانە ژێرنووسی کوردیشە باشە سەبتایتڵی کوردیشی هەیە بەڵام بە ئینگلیزی قسەی دەکات ئەیبینە زۆر جوانە زۆرش باشە با بەردەوام بین کە بیریان دەدات یاوەچیتە نەفەرشی بەویستی خۆی ئەڵای سوۆرد ئەڵای سوۆرد دەکا ئەو کارەکتەرەیە دەکا ئەڵای سوۆرد ئەو کارەکتەرەیە کارەکتەری سەرەکیە جوانە ناوی بەس گە تەمەشا بکەن لێکوانە نازم ئەگەر لە بە ڤیدیۆکە یوتیوب بیتن تێکسچەری داوەزیبی یان ژرێندەرەکەیان بە میدیەم کردبی نازم بەس ڤیدیۆکەیان بڕێک ئەوەیە کوالیتی نزمە ئەوەش کێشە نابی مادەم یاریەکە کوردیە و زەخمە شتیوانژە دەبی دەستیان خۆش بی جوانە هاتم شا بکەن ڕێندەرەکەی بەس باش عیبینیان لە بۆ ئێستا ئیشاڵا کە یاریەکە بەردەست بوو کوالیتیەکەی ئەو هەلە ناوی بەرزتر دەبیتن دەستان خۆش KRD ستۆدیۆ گەیمز دەستان خۆش جوانە کامەرەی کەسی سێیەم زۆر جوانە تاریکیەکی زۆر و ترسناکێکی زۆر بەچێش دەبیتن بەڕاستی هاتم شێوازی ڕۆشنەکەی بکەن شێوازی گرتنی چەکەکەی زۆر جوانە لێکوانە گە زەیدنی کوالیتەکەی بەرزە بەس چکە ڤیدیۆکەیان ڕێندەرەکەی بزانم بە میدیەم بۆ چییە لێکوانە بڕێک دابەزێت تێکسچەرەکەی مشکلە نابێتن ئیشەڵڵا زۆر جوانە لێکوانە بەراوە چیەوە یەک دەقە خەسنەکەی ڕزدنی بەڵە زۆر جوانە وڵای ئەوە ڕاقیە یعنی گەمەکە سەیڤی شتێدایە و لێکوانش فلاش لایتەکە هەردەگریەوە لێکوانە بەڕای من پێدەچی بیدایەتی گەمەی بی یانیش دە دەقە ئاها پێش گەمە یعنی ناوگەمەی ڕۆیە لێکوان چکە فلاش لایتی پێ هەردەگرتەوە جوانە کارکتەرەکان یعنی ئەوە دژمنەکەیە
نازانم هەتا ئێستا بەزە دوژمنمان دیتیان نازانین دوژمنی گەورەتری تێدا دەبی یان نا بەس جوانە جوانە هەندێکانش هەمان دوژمن The Last Witness کۆتا شایەت جەماعەت ئەوەش پۆستەری یاریەکەیە و بە ئەنریەڵ ئینجینی PS دروست کرایە لە ستیمیش بەردەست دەبی جوانە دەستیان خۆشبی وای سەرکەوتنیان لەو دەخوازم و جەماعەت وەک پشتگیریەک سەبسکرایب کەناڵەکەیان بکەن و سنگۆڵەکەشیان بکەنە ئاڵ لایکی ڤیدیۆکەشیان بکەن و ڕای خۆشتان لە کۆمنتی بنووسن بزانین لێکوانت چ هەیە ترەیلەری نوێی یاری کۆتا شایەت زانیاری ترەیلەرەکە کۆمەڵێک تەکنیکی شەکردنی جیاواز هەیە بەهێزکردنی چیرۆک بە دانانی هەموو دیالۆگ و مەنۆلۆگی یاریەکە بە باشترین شێوە و بە تایبەتیش ئەو ستایلە نارێتیڤ ستایل شێوازی گێڕانەوەی چیرۆک و لەسەر ترەیلەرەکە کوالیتیەکەی بە ئاستی مامناوەت تۆمار کرایە وەک گوتمان یعنی کە یاریەکە بەردەست دەبی بۆ کوالیتی نابی یعنی کوالیتەکەی بەرزتر دەبیتن زۆر جوانە دەستیان خۆشبی هیوای سەرکەوتنیان لەو دەخواسم و جەماعەت زۆر سوپاسی گۆش دەکەم کاتە ئێستا بینەر بوون وەکو پشگیریەک سەبسکرایبی کەناڵەکە بکەن و لایکی ڤیدیۆکەی بکەن خواتان لەگەڵ